یەکێک لەو بابەتانەی کە ئەمە ئەمڕۆ لە خزمەتانە باسی بکەم و تشکی بخەمە سەر ئەو فێڵەی شێطانە و فێڵەی شێطانی ئینس و جن بۆ دوورخستنەوەی شەباب لە مزگەوت ئەویش ئەوەیە کە فڵانە ئیمام ئەو شێوازەیە، فڵانە ئیمام ئەو فکرەیە هەیە، فڵانە ئیمام ئەو گوناهەی هەیە، فڵانە ئیمام ئەم شتەی هەیە، مەچن نوێژ لە دوایەوە مەکەن. ئەم فکرە هەری ئێستا نیە، لە ساڵی 90ەکان لە کوردستانە پیا بوو و پێش 90ەکانیش هەر تەواجودی هەبووە و عەرسانەکەم لە زمانی خەواریجەوە هەبووە. شتێک کە جیاوازی نێوان ئەهلی سونەت و جەماعەت بە یەکێ لە خاڵە جەوهەریەکان ئەهلی سونە و جەماعەت لەگەڵ شیعە ئەم خاڵێ. ئەهلی سونە و جەماعە چۆن ڕقیان لە یەک پێغەمبەر عليهم الصلاة والسلام نابێتەوە، ڕقیان لە یەک سەحابە نابێتەوە، بە دوای هەموو ئیمامێکیشەوە نوێژەکەن سەواء برا كان أو فاجرا، کەسێکی چاکەکار بێ کەسێکی فاجر و خراپەکار بێ، یەن لە پشتیەوە نوێژەکەن. ئەم فکرەکە عەرستانەکەم ئەمە ئوسوس و یان ئوسولیاتی ئەهلی سونە و جەماعەتە. هەموو شیعە بە هەموو گروپەکانەوە حتا زەیدیشیان هەمویان متفقن لەسەر ئەوەی کە نوێژ تەنها بە دوای کەسی زۆر باڕەوە ئەکرێ. بۆیە پیان وایە ئیمامەتی ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوثمان جائز نییە، ئەڵێن لەبەرەوەی ئەبەڕتر هەبوو، باشتر هەبوو کە بریتی بوو لە ئیمامی عەلی، بۆیە ئەویان پێ جائز نییە. ئەم فکرە ئەمڕۆ سەواء شیعی لە پشتە، دەستێکی ماسۆنێتی گەورەی لە پشتە، ئەوێ هەرچۆنە بێ گەنجی بەهێزی ناو مزگەوت وها لێ بکە کە دوورکەوێتەوە لە ناو مزگەوت. ئێمە ئەچینە خزمەت کۆمەڵێ دەقی زانایان کە چیان فەرموو لەم بارەوە، ئەهلی سونە چی ئەڵێن، چۆن ئەو ئیمامەی کە طبعا دوو قەزیە هەیە، دوو قەزیە هەردووکیان پێکەوە مرتەبط. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە ڕوايەتێکە ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا لە جیهادا ئاوا بەو شێوازە بە سەف ئەوەستن، ئەوانە مەحبوبی خوان و خۆشەویستی خوان. ئەو نوێژ خوێنانەش لە نوێژەکانیانە سەفێکی جوانە بەسن مەحبوبی خوان. لە ئیمامەتیشە ئەو هەیە، ئەگەر ئێمە لەم ئیمامەتە فاجر قبول نەکەین، لە دەوڵەتداری و جیهاد و لە ئایندەی ئومەتی ئیسلامیشە قبوڵی ناکەین. بۆیە ئومەتی ئیسلامی تووشی گرفت و قەیرانێکی زۆر گەورە ئەبێ و ئەنواع مەشاکیل سەر ئەکاتە ئەم ئومەتە. بۆیە ئەم دەقانە لە خزمەتانە هێناومە. یەکەمین دەق ئەچمە سەردەمی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریا دا ببارێ، خۆمان هەومان ئەزانین ئیمامێکی زۆر مەزلومی شەهید کراوە. کاتێک کە چواردەوری ماڵی ئیمامی عوسمان درابوو، نانێهێش بێتە دەرەوە، نانێش خواردنی بۆ بڕوە، نانێشت ئاوی بۆ بڕوە، ئەسحاب هەموو لێو. ئیمامێکی فتنەیان دانا خەواریج کردیان بە ئیمام و خەڵک لە پشتیەوە نوێژ کرد. ئایا ئەسحاب چی بڕیارێکیاندا؟ ئایا بڕیاندا بە پشت ئەم ئیمامەوە نوێژ نەکەن کە ئەوتا ئیمامی عوسمانی سجن کرد و خەریکە لە تونەتی ئەخنکێ، حتا ئیمام بە ڕۆژوو بوو خەوی بینی کە پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم پێ فەرمووی لە لای ئێمە ڕۆژوەکەت ئەشکێنی، یەقینی هەبوو کە شەهیدە. دەی لەگەڵ ئەمەشە بزانە ئیمام کەسێک ئەفەرمێ هاتە لای ئیمام و پرسیاری کرد، وتی ئەی ئیمام ئەی هاوار چۆن ئێمە لە پشت ئەو ئیمامە فاجرەوە نوێژکەین؟ ئیمامێکی زاڵم دانراوە. فەرمووی الصلاة أحسن ما يعمله الناس، نوێژ خۆی باشە، هەر چۆنێ خەڵک بیکە هەر باشە. فإذا أحسن الناس فأحسن معهم، ئەگەر ئیمامەکەتان ئیمامێکی باش و تۆش باشەی لەگەڵاکە. وإذا أساءوا فاجتنب إساءتهم، ئەگەر خراپەشیان کرد تۆ دوورکەوەرەوە لە خراپەکان، بەڵام نوێژی خۆت بکە، جێبەجێکە، تەرک نەکەی لە دوای مەهما کان ئەو ئیمامەوە. بۆیە هەموو ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پشتی ئەو ئیمامەوە نوێژیان کرد. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پشت ئەو ئیمامەوە نوێژی کرد. 700 سەحابەی فیدایی کە ئامادە بوون دیفاع لە ئیمامی عوسمان کەن، ئەگەر ئەمر بفەرمێ ملی هەمویان بپەڕێنن، ئامادە بوون شمشێر لە ملی هەمویان بدەن، بەڵام لە پشتی ئەوانە نوێژیان ئەکرد بۆ ئەوەی میزەی گەورەی ئیمامەت و جەماعەت نەفەوتێ. ئەم خاڵێکی زۆر گرنگە. اینجا بزانین مەیمونی کوڕی میهران چی ئەفەرمێ، یەکێکە لە تابعینی کیبار، ئەفەرمێ تۆ کە نوێ کەسێک ئەبینی ئایا نوێژ بکەی لە پشتیەوە نەکەی، اختلافی فکرەکەت هەیە لەگەڵیا، ئەفەرمێ إنك لا تصلي له إنما تصلي لله، خۆ تۆ بۆ نوێژ بۆ ئەو ناکەی، نوێژ بۆ خواکەی، بڕۆ نوێژی خۆت بکە، نوێژەکەت قبوڵە. وەیە زانایان فەرمانە لە یەک کاتە نوێژ دروست نییە، ئەویش ئەو کەسە شتانێ بکە کە بە ئاعتیقادی تۆ ئەوە نوێژەکەی پێ بەتاڵە بێتەوە. بنمونە کەسێک ئەگەر دەست بدا لە عەورەتی، ئەمە بە هەر چوار مەزەبەکە دەست نوێژ ئەشکێن،
طبعا إلا لا بنا القرآن كان بمجموعة كاتون كالله بالرغم بحديث نية أو أنا بيان وقدس بدن لعورتيان قيناكا نيوجا كان يندرستو دزنيجي بيناشكي تنها أو أنا لبشتانو نيوج ناكريت وكتو اعتقاد وين نيوجا كي أو بطالة كما دام اعتقاد وين نيوجا كي أم بطال نية لروي أركان وهيئات فرض كانوا واجب كانوا واجب لسر أبي لبشتيو نيوج بكي خوتو نيوج بو أو ناكي إنما تصلي لله ابن عمر طبعا علماء فرمويانا صحابيك النوع أصحابي بيغمبري خواه صلى الله عليه وسلم بتشدد ناس را زور متشددة أوش ابن عمر ها والله كتريش من هي ألين زور متساهلة بريتيا لكي ابن مسعود زي ابن عمر شي أفرمي الصلاة لا أبالي من شاركني فيها نيج بلا موقرين لا بشتكي وإكم وكيف شريكة لقلما نيج وبخوا جاني أكم بكاء عبد الكريم بكاء أفرمي دل الصحابي بيغمبري خوام صلى الله عليه وسلم بينيوا هردكيان بيان واب ولا دواي أئمة جورة ودروسا يشبك إمام الشافعي أفرمي يجيز الصلاة خلف من أقام الصلاة أو كسين يجكي ركبك جاب جاءك دروسا يجي لبشتوا بكي وإن كان غير محمود في دينه بال دين داري خوانا سيشيا هندي هلاوك مقري أو أنا هبي محمود نبي سباس كراو نبي لدين داري قيناك هر قبول حسني بصري برسيانا لكن لدواي مبتدع ودروسا نيشكي مبتدع بدعبك فرموي تصلي وعليه بدعته نيجي خود بك وتواقع بسر بدعبه كل خوي أتما خزمت كان فرمايشتك يشي كان باسي جمعة بيغمريان صلى الله عليه وسلم فرمي لعرفات فرمي روج الجمعة بو فرمي أوا جمعة نسف فرس كراوة ألم رجا بيروزا أليرا بياني أكم حتى روج قيامة أم جمعة بروام أبي بكر فمن تركها في حياتي أو بعدي أو كسي لحياتي خوما لدواي خوم تركيك وله إمام عادل أو جائر إمامك هو إمامك عادل بو يا إمامك جائر بو استخفافا بها وجحودا بها بسوك سيري أكل إنكاري لك الجمعة أكرت فلا جمع الله شمل دعاي لي أكا خوا كوي نكاتو يعني هميشة برجو بلابش برزبه ولا بارك في أمره قد خوا بركة نخاته هيج كاريكيو كرة ألا ولا صلاة له خوان يجبون نوسي زكاة بون نوسي حج بون نوسي بركة نخاته هيج كاريكيو هتاو كتوبك أو كسيك استخفاف جمعك أو كسيك جحول لقل جمعك أو كسي الله لدواء إمام جائرة جمعناك طبعا أم فكرانك عرستانك فلان خطيب نيوجكي دروزنيا فلان إمام نيوجكي دروزنيا فلان كز أنواع فكر أمامي يا شيعي لبشت الأخيرة يا علمانية وماسونيتي لبشت لم دوانا زياترنيا لبرو كسي مسلمان أبي زور هشيار به ابن مسعود روجي كان لخزمة بيغمريانا صلى الله عليه وآله وسلم دانشتو سيدي دقتي أم خالبدن حتى أجر قناعتي أنواو بأو نيوجد دروزني هر كردويان أفرمي بيغمريان صلى الله عليه وسلم رويتيا كذا فرمي كيف أنت إذا كان عليكم أمراء يؤخرون الصلاة شيئك إيه ابن مسعود أجر كومالي أمير هبون بون بأمير بسر إيه ونيوشيان دو أخص كاتي خويا أنا كريوان أداء إيه وش مجبور من شاورا كان تان نيوجا كان بكان الله بيجوتم يا رسول الله صلى الله عليه وآله وسلم تشيبكين ولا نازنم فرموي صلي الصلاة لوقتها برون يجيكي خد لكاتي خويابك فإن أدركتها معهم فصلي لقل أوانا فرياي نيوشكوتي توا برون يجيكي لقل أوانا بكروبوي جمع مسلمانان هيبتي جمع مسلمانان تيقنتي زانان فرمويانا للتفسير أم حديثا على بيغمريان صلى الله عليه وسلم إذن داك لدواي أو إمامي نيوش تأخيرك نيوشكت جيبجيك باقناهي شي قيش بلا تأخير أم عالمي تأخير كله جهمية كان فرقية يقولون أنو قرآن صفتي إخواني مخلوق يعني إخوة جل جلاله بشق لأخوة خوي دروسي كله إمام أحمد بيوابو أنا كافر برسيريان لكن نيج لدواي جهمية كان وبكين فرمي بالله نيجيان لدوا بكين إنها تعاد بلام دواي نيجكتان بجرنوا يعني هيبتي نيجكت يجمتن برون لبشتيان نيج بكين كافر يجبون لنظري أوا لفكري أوا بوي هيبتي جمعة جماعة تيجنتي ابن الرجب أفرمي آية أجر مبتدع كافر بو بدعكي أو ندب هيزبو بدعي العقيدة كربو كافر بو
ئایا نوێژ لە دوایەوە ئەکرێننا. طبعا ابن رجب مەشهورەوە پیاوێکی زۆر متشدد حەنبەلیەکێکە لە حەنبەلیەکان ئەفەرمێن نوێژەکە ئەکرێت بەڵام يعاد الصلاة خلفه دوایی خود بۆ خود بچۆ لە ماڵەوە نوێژەکەی خۆت دووبارە کەرەوە هەر ئەبێن نوێژەکە جێبەجێ بکەیت. ابن تيمية رضا ورحمة خواه لبه لما مسألة قصيك زور عظيم نقلك أفرمي أصحابي في غمري خاص الله عليه وآله وسلم كانوا يصلون خلف ابن أبي عبيد لدواء ابن أبي عبيد ونيجانك ابن أبي عبيد كيبو عليه وكان متهما بالإلحاد بيانواب ملحدة اتهام يعني كربويك توشي إلحاد بو يعني للرأي والدين لا يداوى بالرأي بالدين نية وداعيا إلى الضلال خلق بوكم رايبانك لقل أو أصحابي في غمريان صلى الله عليه وآله وسلم لبشتيا ونيجانك. سفيان الثوري طلبيك هبو شعيب كوري حرب كزور زور زيرك وريا وزور عادل فرمو يا شعيب لا ينفعك ما كتبت هم هرشيك أو سفيان أي نوسيو أويك نوسيوتته وخريكي لزماني منه حجي سود لورناقري حتى تصلي خلف كل بر وفاجر خلف كل بر وفاجر حتى وكن نجب دواي همو شاكا كار وخرابا كاريكا ونكي أويك نوسيوته هي السود لورناقري فرما يشتي في غمريان صلى الله عليه وآله وسلم أمرك صلوا خلف كل بر وفاجر نشكن بدواي همو كسيكوا سواء شاكا كار يا خرابا كار اللي رأى أمويه هەڵ وێستەیە بکەم لە خزمەتتانە یەک فەرمایشت نەهاتووە و ئیشارەتیشی پێ نەکراوە لە دوای ئیمامێکەوە نوێژ مەکە قەت ئەبەدا هەموو فەرمایشتەکان فەرمانەکە بڕۆ نوێژ بکە بڕۆ نوێژ بکە. بۆیە ئەمڕۆ شەبابی موسڵمان زۆر پێویستی بەم تەوعیە هەیە تێبگە ئەنواع ئەفکار هەیە ئەنواع ئەحزاب هەیە ئەنواع گروپ دروست بووە ئەبێ گەنجی موسڵمان زۆر بە وریایی تەعامل کە ئاگای لێبێ سیمەی مزگەوت تێک نەدا و ئاگای لێبێ نەکەوێتە داوی شێطان نوێژە جەماعەتەکەی 27 نوێژی بفەوتێ وڵات چییە ئیمامەکەم بەدڵنی. بۆیە ئەبێ زۆر ئەو خاڵەمان ئاگا لێ ئەوە فێڵی شێطان جومعە نەکە کۆمەڵی گەنجی زۆر ملتەزم بینی خەڵکی کوردستانی ئەو دی بوون نوێژی جومعەیان نەئەکرد وەکی تری زۆر دیندار بوون دووشەمە بە هەموویان بە ڕۆژوو بوو. دوایەوە کە پرسیارم لێکردن چۆن جومعە ناکەن والله ئیمامی موسڵمانان هێشتا ئامادەیەکی نییە و خەلیفەی موسڵمانان جارێ نەهاتووە با خەلیفە بگەڕێتەوە کێ ئەمەی پێوتون لە کچ کتێبێکی فقه بینیوتانە کۆن و نوێ کام زانە ئەمەی وت کام عاقڵ و عالم ئەمەی وت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوای فەرموو کێ هەیە لە دوای ئەو قسەیە بکە. زۆر قسەمان کرد بەڵام سەیرم کرد لە ئەخیرا تێگەیشتم ئەمە تاکتیکێکی شەیطان و فێڵێکی شەیطانە ئەم گەنجە جوانە ملتەزیمە لە ماڵەکەی خۆ ئەهێنێتە دەرەوە ئەیبا بۆ شوێنێتر ئەیبا بۆ جێگەیەتر هەنێ تەویلی باتیلی بۆ خۆی کردووە دانیشتووە تەمەڵیەکێکە لە دائە زۆر کوشندەکان زۆر کات ئینسان پاساو بۆ تەمەڵی بە دین ئەهێنێتەوە زۆر کات ژنومێ شەڕیانە بێ یەن باسی دینەکەم بڵم تو ئەوخوا مەیگەێنە دین تۆ بزانم جارە مشکلەکەتان چیە لە بینی خۆتانە پیاوەکەڵێ ئەو کاکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو ئیطاعەم کە ئیطاعەم ناکە تۆ مەیگەێنە پێغەمبەریان صلی الله عليه وسلم تۆ بزانم جارە لەسەر چی ئیطاعەت ناکە کێشەکەتان چییە ئەمیش ئەم گەنجە تەمەڵە بەڵام ئەوێ بیگەێنێتە دین پاساو بۆ تەمەڵێکەی بێنێتەوە کە نوێژەکەی بە جەماعەت ناکە جومعەکەی ڕەکوپێک ناکە فریا ناکەوێت درەنگ تەئخیرە بێ اینجا گوێی ناداتێ ئێهمالی ئەکا ئەیە پاساو بۆ ئەمانە بە هەندێک لەم ئەفکارانە بێنێتەوە و هەندێکیشان هەستەکەم لە نەزانی و لە جەهلەوەیە. بۆیە داوا ئەەکەم لە هەر کەسێ ئەم حاڵەتەی هەیە بخوێنێتەوە تێ بفکرێ سیر بکە لعل خوای گەورە دەرو خێری لێ ئەکاتەوە. ئەمەی کە نەقڵم کرد هەمووی لە کتوبی مەوثوقەوە ئەکرێ لە هەموو کتێبەکانەوە سەرچاوەکان خۆیان بگەڕێن کێ ئەگەڕێ با سیرکە ئەبینە کە زانایان چۆن باسی گەورەی جومعە و جەماعەتیان کردووە و چۆن بە بەڕێزیەوە سەیریان کردووە و چۆن هەوڵیان داوە شەقی موسڵمانان نەبێ سەفی موسڵمانان لەتو کرد نەبێ.